ئەو حکوومەتێکە قەرزدارە کە هەموو زیان ئێستا قەرزداران چەند ڕێوشوێنە ئەگرێتە بەر یەکێک لەو ڕێوشوێنانە ئەبێ ئەو حکوومەتە بە تەواوی دیموکراتی بێت. دیموکراتی نەبێت نایداتێت بۆ دیموکراتی چونکە لە دیموکراتیدا ئازادی ڕەها هەیە، ئەبێ هاوڕەگەزباس هەبێت، ئەبێ ئافرەتان بێجلک بن، ئەبێ مۆزیقا و گۆرانی زیاد بکرێ، ئەبێ مەلهاکان زیاد بکرێن، ئەبێ دیسکۆ و باڕەکان و مەلەوانگەی ژن و پیا و تەزمیدکردن و تەعمیرکردنی ئافرەتان و بە بازارکردنی ئافرەتان و هینانە شاشەی ئافرەتان بە ئەنواع شێواز و بەرنامەی سەربۆشکردنی گەنجان ئەمانە هەمووی بەشێکن لەو بەرنامەی کە ئەبێت ئەمانە جێبەجێ بکرێن بۆ چونکە گەر بێت و ئەمانە نەبێت حکوومەت ناتوانێت داهاتی زۆر بێت کە بتوانێت ئەم قەرزانە بداتەوە. بۆیە ناچار ئەبێت بە ناوی دیموکراتی و ئازادی ڕەها ئەبێ ئەم بازاڕانە پەرە پێ بدام و شاشەکان بڕازنێتەوە و واش بکە هاوینە هەوارەکان هەرچی بەدڕەوشتی و کاری خراپە تێدا بکرێت بۆ ئەوەی بە ناوی سەرنجڕاکێشانی گەشتیارەکان ئەبێ هەموو خەڵکی لە هەموو جێگانەوە بێن ئەجە ئەوەی بۆ ئافرەتبازی دێت یعنی لێبوردنەکەم کە وشەکان ناشیاون بەڵام ڕاستیە حتا زۆر بەشیان بۆ مەسلەی منداڵ بازیشە دێن یعنی ئەمەش لە تایلاند و تایوان و ئەندەنووسیا و زۆربەی وڵاتەکان ئەوەی کە لە تورکیای ئەمانە زۆر بە وازحی هەنا چونکە خەڵکانێک بۆ ئەم کارە دێن خەڵکانێک بۆ ئەو کارە دێن خەڵکانێک بۆ مەساجە دێن خەڵکانێک بۆ ئافرەتان دێن ئیتر هەر کەس سەو بۆ بازارێکی خۆی دێ بۆ حکوومەتیش ئەبینی زۆرێک لە وڵاتەکان بژێوی ژیانیان لەسەر گەشتیارەکانە مەسەڵەن تورکیا، تونس، تایلاند، تایوان ئەوانە کۆمەڵێک وڵاتن ئەگەر بێت و گەشتیار هاتوچیان نەکەن ئەمانە داهاتی ناوخۆیان کەمە. بۆش ئەبینی مەغریب بە هەمان شێوە ئەبین ئەم وڵاتانە هەموو ڕێگایەک ئەکەنەوە بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیار ڕابچێشن و بۆ ئەوەی کە لەو ڕێگایشەوە ڕێستەوڕانتەکان و دوکانەکان و بازارەکان و سایق تەکسیەکان و هوتێلەکان و مەتاڕەکان و ئەوانە کۆمەڵە خەڵکانێک وە گەڕەکەون ئیشەکەن و زەریبە ئەدەن و زەریبەی ساڵانە ئەدەن و ڕسومات و بەناوکردن و ئەو شتانە ئەدەن پارێک دێتن ناو بودجەی حکوومەتە حکوومەت ئەتوانی ئەو قەرزەی کە لەسەرێتی سوک بکە بەڵام لەو لایەشەوە نەخۆشە دەرونیەکان و بەدڕەوشتیەکان و پەروەردەیەکان و سەربۆشکردنی خەڵکو و زۆربوونی مەشروبات و خۆکوشتن و لە باربردن ئەوە باسم کردووە ئەوە هەلەی گەڕن ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە چونکە بۆ قەرزەکە لەسەرەوەدایە دانەوەکەی بەم شێوازە ئەبێت کاردانەوە خراپەکانیش بەم شێوە ئەبێت کەواتە ئەم سیستەمە سیستەمێکی هەڕەمیە لەسەرێ سیستەمی دراوە ئەم دراوەش بە قەرزداریەکرێت بەچی بە قەرزداریەکردم بەم قەرزداریەش ئەبینی کۆمەڵێک کۆمپانیا بە ناوی با بڵێن تەزمیر و تەعمیرکردنی ئافرەتان و بە ناوی هاوڕەگەزبازەکان و بە ناوی بازاڕی ئازاد و بە ناوی مۆدیلات و بە ناوی ئەنواع شتی لاوەچی و خراپەکاری کۆمەلگا دێتە ئاراوە ئەبێ حکوومەتیش یاسا دابڕێژێت بۆ ئەوەی بە ناوی ئازادی ئافرەتان و منداڵان و بیر و ڕای ئازاد و ئەبێ ئەم بازاڕانە بکاتەوە کەواتە کەوات کرد ئەوەی لەسەرەوە شاگەشکە ئەبێت خۆشحاڵەوێت بەوەی کە پیلانەکەی سەری گرتووە لە کاتێکە کە حکوومەت ئەبێ ئەم ڕێوشانە بگرێت.